هونەرمەند ئەحمەد زراعی کە یەکێکە لە هونەرمەندە دیارەکان ڤیدیۆ کلیپی ئەوینی پایز بڵاوە کاتەوە. ئەحمەد زراعی ئەو لە تەمەنی منداڵیەوە دەستی بە کاری هونەری کردووە و فێری ژەندنی ئامێری دەڤوە و لە خزمەت مامۆسایانی مۆسیقای خانەقایە ئەزمموی وەرگرتووە. ئەوان لە تەمەنی 16 ساڵیەوە بە تەواوی دەستی کردو بە چالاشە هونەرەکانی و لەگەڵ گروپە مۆسیقەکانی زۆرێک لە ڕۆژهەڵاتی کوردستان کاری کردووە وەکو ژەنیاری ئامێری دەڤوە. هاوکات سەرقاڵی لێکۆڵینەوەیە لە سەر مۆسیقای کوردی لێکۆڵینەوەی زۆر کردووە لەم بوارەیە. لە ساڵی 2015دا گروپی مۆسیقای ئاسۆی دامەزراندووە بۆ 2 خولی فستیڤاڵ پسپۆڕی مۆسیقای کوردی و مەقام لە شاری ئەسفانی ئێران بانگهێشت کراوە وەکو سەرپەرشتی و گروپە بەشداری کردو. هونەرمەند ئەحمەد زراعی ئێستا لە ئاکادیمیای مۆسیقی کامکاران و لەگەڵ چەند فێرگێکی تر لە تاران مامۆسای ئامێرەکانی دەف و دیوانە. خشەی هەنگاوی